62 تۆمەتبارمان داوەتە دەست دادگایی کراون 294 دۆسیەمان هەیە دۆسیەی جۆرا و جۆرە و کەرستە و کەلوپەرێکی زۆر گیراوانە و کەرستە و کەلوپەرە زیاتر لە 342 پارچە شت گیراوە بە ئەنواعی شت ئامێری بیر هەڵکەندن 19 دانە گیراوە خەڵوز وەکو خەڵوز و کانە خەڵوز کە دەکرێتنش بەشێکە لە کارە چالاکیەکانی کەمە ڕێگری دەکەین و ناهێنن 55 فەردە خەڵوز گیراوە تابڵ گیراوە مۆلیدێک کارەبایی گیراوە 34 کەوی زیندومان گرتووە کە بە بڕیاری حاکم بەڕەڵامان کردووە یعنی بە چاودێری و بە کامیڕاوە ئامارەکان بە نسبەتی هەندێک زیادی کردووە ینی هەندێک کەمی کردووە مەسەڵەن بە نسبەتی ڕاوی ماسی کەمتر بووە ڕاوکردن بە عام کەمتر بووە ئەنی بەکو ئەو شێوەیە نیە و ئەو ساریش جیاوازەکەی لەوەیدا خەڵک هاوکارمانە بەفێری ینی پێشترانێ خەڵکە ئاشنا نەبوو بیتن زیاتر بەو بەڕێوەبەرایەتە بەڵام ئێستا پەیوەندیمان پێوە دەکەن